خراپی دۆخی کارەبا هاوڵاتیانی سنووری ناحیەی وەرتەی هێنایە سەر شەقام و بە شێوەیەکی مەدەنیانە ڕێگای حاجی ئۆمەران سۆرانیان لە پردی حافیز داخست بۆ ئەوەی دەسەڵات گوێ لە داواکاریەکانیان بگرێت کەچی بە پێچەوانەوە هاوشێوەی هەموو جارەکانی تر بە فیشەک وەڵامیان دانەوە. حەسەن ڕەحمانی دانیشتووی گوندی سەرنەوس کە خاوەنی 2 هاوسەر و 6 مناڵە لەلایەن پلەدارێکی ئاساییشەوە تەقەی لێکرا و 2 فیشەکی بەرکەوت بەو هۆیە شەهید بوو 3 کەسی دیکەش بریندار بوون. ئێمە ئەوڕۆ لە سەر تەرمی خوا لێ خۆش بوو حەسەن ڕەحمان خوای گەورە بە شەهید لە قەڵمی بدە ئینشاءڵڵا ئەنجومەنێکمان پێکەنا کە دەگاتە 20 کەسێک هەمومان بەیەکەوە هاوڕان لەوەی بڕیارمان داوە ئەگەر حکومەت بێتە سەرخەت و حەقمان بستینیت ئەوە ئێمە دەستخۆشی لە حکومەتەکەین و ئیلا ئەگەر حکومەت حەقمان نەسینیت و ئێمە کە لە ڕابردوودا 2-3 قەزەی تریشمان هەبووە حکومەت حەقی ئێمەی نەداوە بەڵام ئێمە وەکو عەشایری توانیتمان ئەو کەسانەی کەوا ناحەقیان کردووە بەرامبەر بە باڵەکایەتی بەدەستی خۆشمان لە ناومان بردوونە و ئەو برایش بە هەمان شێوە ئەنجومەن وا بڕیاری داوە ئەگەر حکومەتی هەرێم بێتە سەرخەت و تۆڵەی ئەو خوا لێ خۆش بووە بکاتەوە ئێمە دەستخۆشی لێکەن و ئیلا ئەگەر نەکاتەوە ئێمە وەکو باڵەکایەتی بەدەستی خۆشمان پاشی 100 ساڵیش بەر ببێت و خزمەتی بکە بەدەستی خۆمان لە ناوی دەبین و تۆڵی خۆمانەکەینەوە خوێن بە خوێنە بەڕاستی ئەوەتانەیە کوڕە خاڵی من بە بەلاش گوژرەیە 12 سعاتان لاشەی بێ تاوانی ئەلێرە ڕاگرا کەسێک نەهات دەگەڵیان هەڵبستی با لە نەحیەی وەرتێڕا لە نەحیەی قەسرێڕا لە نەحیەی حاجی ئۆمەرانڕا هەمووی پێکەوە هەستابایە داوای مافی خۆی کردبایە داوای مافی ماڵە خاڵی منیان نەکردبایە ئەمن ئەوم لەلایەنی پەیوەندی دارەوێ بەڵام زۆر حەیبە بۆ دەسەڵاتە بۆ گەنا بەو شێوازەی ڕەفتار کات خەڵقانی خوێن کات هیچ سیلاعی پێ نەبوو بەچووک داوای حەقی خۆی بکات هەر داوای حەقی خەڵکی باڵەکایەتی بکات بەڵام بەداخەوە نەفرەت لەو دەسەڵاتەش خێرەوە ئەوە گەنجەکان هەمووی ڕیشتپی و پیاماقوڵانی باڵەکاتی هەموو بە زۆر ڕایان گرتینە ئەگەن هەمووی خوێن گەرمە هەمووی هیچ قبول ناکە ئەو نەعەدالەتیە ئەو زوڵمە زوڵم لەوەی گەورەتر گۆلەبارانکردنی خۆپیشاندەران نەریتێکی قێزەونی دەسەڵاتدارانی هەرێمە کە لە پێناومانەوەی کورسی ڕزیوی دەسەڵاتیان ئامادەن دەستیان بچێتە خوێنی هاوڵاتیانی بەشمەینەتی ئەو هەرێمە. هاوڵاتیانی باڵەکایەتی سەرباری سووربوون لە سەرداواکاریەکانی پێشویان بۆ خزمەتگوزاری داوای سەروەربوونی یاسا دەکەن و لە شەوی ڕابردووشەوە تا ئێستا لایەنی پەیوەندیدار نەهاتۆتە سەرخەت لەسەر ئەم ڕووداوە. بەداخەوە بۆ کاک حەسەن بەداخۆش بۆ ئەوانەی کە گوێ لە میلەتێکی خۆیان ناگرن بەبێ ویزدانی و بێزەمیری کەوتونە ژیانی میلەتی خۆمان ئەوانەی کە سوونە خۆپیشاندانەکە هیچیان نەچیەکیان پێ بووە نەچەقویان پێ بووە نەهەڕەشەیان کردیا تەنها داوای هاتنەوەی کارەبایان کردیا بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە داوایە داوای موچە بکەی داوای کارەبا بکەی یان دەتگوژن یان سزن دەکەن یان ئەمر قەبزی لە بۆ دەردەکەن زۆر بەداخەوە بەڕاستی یعنی حکومەت داری بۆ شێوەی ناکرێت حکومەتەوەی لایەتێ کابرا سزا دێوجارەی لە باتی قەڵەی بەدەستەوە بیان گوڵ بەدەستەوە بیە بیستەشی لەگەڵ خۆی بەریت یعنی حاق بە قەڵەم ناسترێ حاق بە چە کەسترێ وجارێک لەم چلەی هاوینەدا 2 بۆ 3 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیانی سنووری باڵەکایەتی دەدرێت هەمان کێشە لە زۆربەی ناوچەکانی دیکەی هەرێمیش هەیە ئەمە سەرباری کێشەی موچە و ئاو و نەبوونی خزمەتگوزاری ئەم هەموو قەیرانە دروستکراوە تووڕەی زۆری خەڵکی بە دوای خۆی داهێناوە و بووەتە هۆی سەرهەڵدانی ناڕەزایەتی فراوان کە ڕەنگە بێباشی دەسەڵات وا بکات ناڕەزایەتیەکان بە ئاقارێکی مەترسیدار دابڕۆن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی سەرنەوس لە دەڤەری باڵەکایەتی.